سڵاتان لەبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردی ڕێگرنگترین هەواڵەکان. ڕێگری لە گەڕانەوەی تەرمی مەنسوور کەریمیان لە سلێمانیەوە بۆ سنا، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی شووت و سەلاسی باوەجانی، دۆزینەوەی تەرمی کرێکارێکی شارەجاری لە گۆڕستانی تەرخاناوای بانە، ناڕوونی چارەنووسی پژمان مۆرادی لە گرتوخانەی دەسەڵاتی مەریوان، قوربانی بوونی 26 شارۆمەندی کورد بەهۆی تەقینەوەی مین لە ساڵی 2023، سەپاندنی سزای زیندان بەسەر مەریەم ئەکبەری مونفەرێت، داگیرکردنی 40 هکتار لە زەوی وزاری شارۆمەندانی بەهایی لە مازەندەران و هەڵوەشانەوەی لایحەی چاکسازی خەزای نەتانیاهو لەلایەن دیوانی باڵای ئیسرائیل. درێژە هەواڵەکان ڕێگری لە گەڕانەوەی تەرمی مەنسوور کەریمیان لە سلێمانیەوە بۆ سنا. بەپێ زانیاریەکان باڵوێزی کۆماری ئیسلامی لە شاری سلێمانی ڕێگەی نەجاوە تەرمی مەنسوور کەریمیان فیلمسازی گیان بەختکردووی خەڵکی سنا لە سلێمانیەوە بۆ زێدەی خۆی بگوازرێتەوە. مەنسوور کەریمیان بۆ پرۆژێکی فیلمسازی سەردانی ڕۆژاوای کوردستانی کردبوو، بەڵام بەهۆی بردمانی شاری دیرک لەلایەن تورکیای گیانی بەخت کرد. پاشەوەی مەراسمی ڕێزلێنان لە یادی مەنسوور کەریمیان لە ڕۆژاوای کوردستان بەڕێوەچوو، تەرمەکەی گەشتە شاری سلێمانی و لەوێژ ڕێز لە کار و چالاکیەکانی گیرا. دواتر کە بڕیار بوو تەرمەکەی بۆ شاری سنە بگوازرێتەوە، ڕۆژی دووشەمە 11 بەفرانبار کونسولخانەی کۆماری ئیسلامی ڕێگەی نەدا و ئێستا بنەماڵەی کەریمیان نیگەران و چاوەڕێی گەشتنی تەرمی ئەو هونەرمەندن. گیانەدەستانی کرێکارێک لە شاری کرماشان ڕۆژی دووشەممە 11 بەفرانباری 1402 کرێکارێکی بیناسازی خەڵکی کرماشان لە کاتی کارکردن بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانی لەدەستا. بە پێزانیاریەکان کرێکارێکی تەمەن 50 ساڵی شاغڵ لە بینایەکی چەند نهۆمی لە بولواری ئازادەگانی کرماشان بەهۆی نەبوونی منی لە نهۆمی حوتەمەوە کەوتە خوارەوە و بە سەختی بریندار بوو. پاشگەیشتنی هێزەکانی فریاکەوتنی خێرا ئەو کرێکارە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستاوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی شووت و سەلاسی باوەجانی لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی لە شارەکانی شووت لە ئازەربایجانی غەربی و سەلاسی باوەجانی لە پارێزگای کرماشان بە ناوەکانی جەماڵ ئەمووی میلان و شەهریار میرزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی شەممە 9 بەفرانباری 1402 جەماڵ ئەمووی میلان هاوڵاتی خەڵکی شارستانی شووت بە بێبەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێندرا و بنەماڵەکەی هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی دەست نەکەوتووە. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەممە 10 بەفرانبار گەنجێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی شەهریار میرزایی تەمەن 28 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. شانی باسە کاهۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەی ئەو دوو هاوڵاتیە ڕوون نییە. دۆزینەوەی تەرمی کرێکارێکی شارەزاری لە گۆڕستانی تەرخاناوای بانە شەوی دووشەممە 11 بەفرانبار تەرمی کرێکارێکی شارەزاری بانە لە گۆڕستانی تەرخاناوای ئەو شارە دۆزراوەتەوە. بە پێزانیاریەکان تەرمی کرێکارێکی تەمەن 35 ساڵی شارەزاری بانە بە ناوی ئەیوب سدقی لە نێو ئۆتۆمۆبیلەکەی لە گۆڕستانی تەرخاناوای ئەو شارە دۆزراوەتەوە. لە کاتی دۆزینەوەی تەرمی ئەو کرێکارە دەمانچەیەک لە نێو ئۆتۆمۆبیلەکەیدا بووە و هێشتا ڕوون نییە کە کەسێک کوشتوویەتی یان خۆکوژی کردووە. ناڕوونی شارەنووسی پژمان مۆرادی لە گرتوخانەی دەسەڵاتی مەریوان بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 22 مانگ بەسەر کاتی ڕفاندنی پژمان مۆرادی لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە لە شاری مەریوان تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. پژمان مۆرادی خێزاندار باوکی منداڵێکی کچوو خەڵکی ڕەوانسەر بوو. ڕۆژی 26 ڕەشەممەی ساڵی 1400 کاتێک بۆ گەشتکردن سەرجانی گوندی دێوەزناوی سەر بە شارستانی سەوڵاوای کرد لەلایەن هێزەکانی دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ڕفێندرا. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتن و پەیوەندی لەگەڵ بنەماڵەی بێبەش و بە دووەداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێئاکام بووە و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستانیە.
قوربانیبوونی 26 شارۆمەندی کورد بەهۆی سەقینەوەی مین لە ساڵی 2023. لە ساڵی 2023 زاینیجا بەلانیکەم 27 شارۆمەندی ئێرانی بەهۆی چەقینەوەی مین و پاشماوەکانی شەڕی ئێران و عێراق بوونەتە قوربانی کە 26 کەسیان کورد و هاوڵاتیەکیش عەرەب و خەڵکی شوش بووە. لە کۆی گشتی ئەو 27 هاوڵاتیە 7 کەس بەهۆی چەقینەوەی مین گیانیان نەدەستاوە، 14 کەس شارۆمەنجانی ئاسایی بوون کە 4یان منداڵ و یەکێکیان ژن بووە. هەروەها 12 قوربانی دیکەی چەقینەوەی مین کۆڵبەر و کرێکار بوون و دوایین کەس ئەنجامێکی هێزەکانی پاکردنەوەی مەیدانی مینی ئەرتەش لە شاری شوش بووە. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری ڕوودبار. ڕۆژی دووشەممە 11 بەفرانبار کرێکارانی شارەزاری ڕوودبار لە ئەزنەجانی حەقدەست و بیمە ناڕزایەتیان دەربڕی. بە وسەی کرێکارانی ناڕازی 4 بۆ 5 مانگ حەقدەستی ساڵی 1400یان وەرنەگرتووە و خاوەنکار ئیزافەکاری و حەقی بیمەی کرێکاران پەرداخت ناکرات. کاتێک لە ئازدۆخی خراپی ژیان و معیشەت ناڕزایەتی دەرئەبڕان، بەرپرسانی شارەزاری دەڵێن سەرچاوەی ماڵیمان بۆ پێدانی ئیزافەکاری و بیمەکانتان نییە. قوربانیبوونی 3 سوختبەر لە مێحواری بەندەر کۆلاهی بۆ میناب. ڕۆژی دووشەممە 11 بەفرانبار بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆمۆبیلی سوختبەران لە جادەی نێوان بەندەر کۆلاهی بۆ شارستانی میناب 2 کەس لە نێو ئاگردا سووسان و سوختبەرێکی دیکەش بریندار بوو. نەبوونی هەلیکار، هەژاری و بێئیمکاناتی لە پارێزگای سیستان و بەلوچستان وای لە گەنجانیەوە پارێزگای کردووە کە ڕێگە چارەیەکیان جگە لە سوختبەری بۆ جابینکردنی ژیان نییە. هەر بۆ بوونەوە ساڵانە بەدەیان سوختبەری بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕژیمیان ڕووداوی هاتووشۆ زەبنە قوربانی و ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هیچ بایەخێکیان پێ نادات. سەپاندنی سزای زیندان بەسەر مەریەم ئەکبەری منفەرێد. مەریەم ئەکبەری منفەرێد بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی سمنان پاش 15 ساڵ بەندکران لە پەروەندەیەکی تازەدا بە 3 ساڵ زیندانی تەعەزیری مەحکوم کراوە. مەریەم ئەکبەری منفەرێد لە مانگی پوشپەڕی ساڵی ڕابردوو بە تەبلیغ دژی نظام، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات، بڵاوکردنەوەی پرۆپاگەندە، بێڕێزی بە ڕێبەری و هەندانی خەڵک بۆ تێکدانی ئاسایشی گشتی تۆمەتبار کرا. بیانووی دەستگای قەزای ڕژیم نامەی دادخوازانەی ئەو بەندکراوە سیاسیە سەبارەت بە ئێدامەکانی دەهەی 60 و بەیاننامەکانی لا ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی ڕابردوو بووە. ناوبراو ڕۆژی 9 بەفرانباری 1388 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی محاربە بە 15 ساڵ زیندان مەحکوم کرا. مەریەم لە ماوەی 15 ساڵ بەندکرانیدا تەنانەت یەک ڕۆژ نەهاتوۆتە مەرەخەسی و ئەمجارش لە پەروەندەیەکی تازەدا 3 ساڵ زیندانی دیکە بەسەریدا سەپاوە. داگیرکردنی 40,000 هێکتار لە زەوی وزاری شارۆمەنجانی بەهایی لە مازەندەران. ڕۆژی یەکشەممە 10 بەفرانبار هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی دەستیان بەسەر 40 هێکتار زەوی کەشاوەرزی شارۆمەنجانی بەهایی لە گوندی ئەحمەدابادی سەربەشاری ساریدا گرت. بە پێڕاپۆرتەکان 200 مەئموری ئەمنیەتی یێگانی تایبەت و ئیدارەی سەرچاوە سروشتیەکانی مازەندەران ڕۆژی یەکشەممە چوونەتە نێو گوندی ئەحمەدابادی سەربەشاری ساری و ڕێگەی هاتووشۆی خەڵکیان بەستووە. هێزەکانی حکوومەت سەرەتا مۆبایلی هەموو دانیشتوانی گوندەکەیان زەوت کردووە و دواتر دەستیان بەسەر 40 هێکتار زەوی کەشاوەرزی دانیشتوانی گوندەکەدا گرتووە. دووە هەواڵ هەڵوەشانەوەی لایحەی چاکسازی قەزایی نێتانیاهو لەلایەن دیوانی باڵای ئیسرائیل. دیوانی باڵای قەزای ئیسرائیل ڕۆژی دووشەممە 11 بەفرانبار بە 8 دەنگی نای قەزایەکانی ئەو دیوانە لایحەی چاکسازی قەزایی پێشنیارکراو لەلایەن بەنیامین نێتانیاهوی هەڵوەشاندەوە. لە بەیاننامەی دیوانی باڵای قەزای ئیسرائیلدا هاتووە لە 15 قازی ئەندامی ئەو دیوانە 8 کەسیان دژ بە لایحەکەی بەنیامین نێتانیاهو دەنگیان داوە. بە پێوە گۆڕانکاریە دیوانی باڵای وڵات ئێجازەی هەیە وەزیرانی ناکارامە لە سەرکار دوور بخاتەوە، هەروەها ئەو بڕیارەی دەوڵەت کە بەرژەوەندی خەڵک لە بەرچاو ناگرێت ڕەت دەکاتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە بێت.